ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی دوو مۆدێل لە بەرانبەر یەکتردا. بە تێپەڕبوونی 5 مانگ لە شۆڕشی ژینە بە دروشمی سەرەکی ژن ژیان ئازادی، باڵە حکوومەتیەکان لەلایەکەوە و ڕەوتە جۆرە و جۆرە ئۆپۆزیسیۆنەکان لەلایەکی ترەوە لە بەرانبەر یەکتردا سەفاراییان کردووە. داخوازی سەرەکی ئەم ئاخێزە شۆڕشگێڕانە ڕووخاندنی حکوومەتی ئیسلامی بە ناوەڕۆکی ژن ژیان ئازادیە و ئەم دوانە کە بوونەتە داخوازیەکی هەمەگیر لە تایبەتمەندیەکانی ئەم بزوتنەوەیە خسڵەتی پێشکەوتوبوون و ڕادیکاڵ بوونیەتی. ئەم تایبەتمەندیەش لە شێوازی خەباتکارانە لە تەرحی دروشمەکان و داخوازیەکاندا دەکرێت ببیندرێت. بەڵام لە ماوەی 5 مانگی ڕابردوودا لە ڕێزی ئۆپۆزیسیۆنیشدا هێندێک ڕێزبەندی نوێ پێک هاتووە. لە ڕێزی ئەو بەشەدا کە نیگەرانی داهاتووی ڕژیمی ئیسلامین، ئیسلاح خوازانی حکوومەتی وەک محەممەد خاتەمی سەرۆک کۆماری پێشوو هاتوونەتە بەرەوە و لە هەوڵدان بە هەندێک گۆڕانی ڕووکەش و ڕەواڵەتی بەردەوامبوونی بنەمای حکوومەتی ئیسلامی دابین بکەن. هەر لەم ڕێزەدا بەشێک لە ڕێبەرانی پێشەی حکوومەتی ئیسلامی لەوانە میر حوسەین موسەوی زیاتر هاتۆتە بەرەوە و بە هەندێک ئەمما و ئەگەر گوزار و تێپەڕینێکی مدیریەت کراو لە ڕژیمی ئیسلامی بە ناچاری دەبینێ. هەر لەم ماوەیەدا ئۆپۆزیسیۆنی دەرەوەی وڵاتیش تووشی کەلێنی جددی و قوڵتر بووە. باڵی ڕاستی ئەم ئۆپۆزیسیۆنە و بە تایبەت سەڵتەنەت خوازە توندڕەوەکان بوونەتە کۆسپی جددی لە بەردەم بەرەو پێشچوونی ناڕەزایەتی جەماوەریەکان لە دەرەوەی وڵات. ئاسۆی سیاسی ئەمڕۆتە ئەگەرچێ لێنەوەخۆی وڵاتدا پێگەیەکی نییە، بەڵام گەڕانەوەی سەڵتەنەت و تکراربوونەوەی سەر لە نوێی حکوومەتی ڕووخاوی پەهلەویە. لە ماوەی 100 سەدەی ڕابردوودا سەڵتەنەت و مەلاکان دوو کۆڵەکەی سەرەکی سەرکوت و زەوتکرانی مافەکانی خەڵک بوون. هیچ ئاڵوگۆڕێکی بنەڕەتی لە کۆمەڵدا ڕوون نادات ئەگەر ئیقتیداری ڕۆحانیەت، دەستگای مەزهەب و بنیادی سەڵتەنەت بۆ هەتایە لە دەسەڵاتی سیاسی دوور نەکرێنەوە. بەشی مەزهەبی ئۆپۆزیسیۆن کە سازمانی مجاهیدینی خەڵکی ئێران بەرچاوترین هێمایەتی لە ناوەڕۆکی ڕاستەقینەی خۆیدا لە پێشکەشکردنی مۆدلێکی جیاواز لە شێوازی حکوومەتی ئیسلامی بێتوانایە و هەر بەم هۆکارە توانایی دەستەبەرکردنی متمانەی ئەو ژن و پیاوە گەنجانەی نییە کە لە دژی حکوومەتی دینی ڕاپەڕیون. پلاتفۆرم و بەرنامەی هێزە چەپ و دموکراتەکان سەرەڕای شەفافون و ئینسانی بوونیان بەداخەوە هێشتا لە ئاستێکی کۆمەڵایەتیدا جێن نەکەوتووە. ئەگەرچی خەباتی ژنان و لاوان و کرێکاران و بێبەشانی کۆمەڵ کە دەتوانێت ببێتە پێگەیەکی کۆمەڵایەتی بەهێزی ئەمڕۆتە، هەرچەند تا ئێستاش هەندێک دەستکەوتی چارەنووسزی دەستبەر کردووە، بەڵام هێشتا نەیتوانیوە ئەم پەیوەندیە کە زامنی سەرکەوتنی ئەم شۆڕشەیە کاتە پێویستی. لەگەڵ گشت ئەمانەدا بە تێپەڕبوونی 5 مانگ لە شۆڕشی ژینە دوو دنیای کۆن و نوێی بەڕوونی لە بەرانبەر یەکتردا ڕاگرتووە. لەلایەکەوە ڕژیمی کۆنەپەرستە کە بە پشتبەستن بە سەروەت و دەسەڵات و بەکارهێنانی وەحشیانەترین ئامرازەکانی سەرکوت خۆی بەسەر دەسەڵاتی سیاسیدا سەپاندووە. لەپاڵ ئەودا ڕەوتی ڕاست و ناسیۆنالیستی توندڕە و دەبینین کە لە بنەڕەتدا لە دەرەوەی وڵات سەری هەڵداوە. ئەم ڕەوتە بە پشت بەستن بە سەرچاوەیەکی دارایی بێسنوور کە هەیەتی هەوڵ دەدات تا بوونی خۆی بەسەر ئەم شۆڕشەدا بسەپێنێت. ئەوان لایەنگرانی گەڕانەوەی نیزامی سەڵتەنەتی بۆ ئێران و بە کردداری شێوە فالانجانەیان لە دەرەوەی وڵات دەست دەدەنە دووبەرەکی نانەوە لە ڕێزی تێکۆشەرانی دەرەوەی وڵاتدا. لەلایەکی دیکەوە دنیایەکی نوێ بە ڕێبەری ژنان، لاوان، کرێکارانی پێشڕە و وشیار، ڕەوتە پێشکەوتن خواز و سکولارەکان سەری هەڵداوە کە بە هیوای بنیادنانی کۆمەلگایەکی تازە، مۆدێرن، ئازاد، یەکسان و پڕلا ڕفاه هاتۆتە مەیدان. ئەم ڕەوتە
خوازیاری کۆمەڵگایەکە کە تێیدا خەبەرێک لە ستەم و سەرکوت لە هەڵاواردن و نایەکسانی نەبێت. هەژاری و برسیەتی، نەخوێندەواری و بێبەشی خەسارە کۆمەڵایەتیە پڕ ئازارەکانی وەکو لەشفرۆشی و گیرەبوون بە مادەی هۆشبەر ڕیشەکێش کرابێ. بۆ دەستەبەربوونی وەها کۆمەڵگایەک هیچ ڕێگایەک بێجگە لەوە لە ئارادا نییە کە استراتێژی، تاکتیک، سیاسەت و بەرنامەی هێزە چەپەکانی ئەم کۆمەڵگایە بەم ڕەوتەوە گرێ بدرێت و مەقبوڵیەتێکی باش لە ئاستی کۆمەڵایەتیدا بۆ خۆی دەستەبەر بکات.